بازاری قۆریا یەکێکە لە کۆنترین بازاڕەکانی کەرکووک. لێرە لەم بازاڕە دوور لە سیاسەت ژیانی پێکەوەیی لە نێوان پێکەتەکانی کەرکووک بەدی دەکرێت. ئازاد چەندین ساڵ لەم بازاڕە سەوزە دەفرۆشێت. لە ساڵانی حەفتاکانیش باوکو و باپیرانی هەمان کاری کردووە. ئێمە خۆمان قەدیمی لێرە و مە خۆم لە باپیرم لە حەفتاکان لێرە سەوزە فرۆش بووە لەم خوارەوە کۆڵان بەلاشیان پێوت لە کۆڵان لەنکەیستە خۆی کۆڵان بەلاشیان پێوت ئەو لە حەفتاکان و لێرە سەوزە فرۆش بووە. ئێمە ژوا خۆمان تقریبان 30 ساڵ لێرە سەوزە فرۆشی هەمان ئیشی باپیرەمان هەیە و باوکشمە لێرە عینەن سەوزە فرۆشە. بازاری قۆریا بازارێکی ئێجگار کۆنا مێژووی دروستکردنی بۆ سەردەمی حکومڕانی عوسمانیەکان دەگەڕێتەوە. کورد و تورکمان و عەرەب لەم بازارە چەندین ساڵە ژیانی پێکەوەییان بەرجەسە کردووە. هەمووی مەوجودن لێرە کوردە تورکمانە عەرەب هەیە جاران مەسیحیش زۆر بوو فەیریش زۆر بوو ئێستاش حالیان هەیە. زۆر خۆشە ئێرە تەفرقە نییە هیچ هەموو بازارە زۆر کۆن یەکەمین بازار لە کەرکووک. پێکاتی بازارەکە لە سەرەتاوە نزیکەی 400 دوکانی لەخۆ دەگرت. زۆربەی دوکانەکان لە سەوزە و میوە و خواردن پێکدێن. تەمەنی دەور 100 ساڵ زیاترە ئەم بازارە. ئەم دوکانانەشە هەمووین باوکو و واپیرانمانە یانی بلین. دوایەوەوە 100 ساڵە هەر لە وەکو ئەم بازارە ینی وەکو وەزع خۆیەتی حتا ئێستا هیچ نەگۆڕاوەتەوە. ئێمە خۆمان تقریبان لە 66ەوە لێرین کوردی فەیلین ئێمە بەڵێ لەم بازارێن کوردی تەیە تورکمانی تەیە عارەبی تەیە حتا مەسیحی تەیە پێکەوە ژیاوین لەخوا بەزیاد بێ هیچ مەشاکلمان نییە هەموو پێکاتەکان کەرکووک پێکەون. لە کەرکووک زۆر شوێنی دێرین و مێژوویی هەن وەک خەڵاو قشڵە و قەیسەری. بازاری قۆریاش یەکێکە لە شوێنە دێرین و مێژوویەکانی کەرکووک کە مێژووەکەی بۆ نزیکەی 250 ساڵ بەر لە ئێستا دەگەڕێتەوە. نالی ئیرشاد کەناڵی کەرکووک.